بەڵێزانم خۆشەویستانمان لە تۆری دومی بەرنامەکەماندا لەگەڵتان دەبین. خۆشەویستانمان لەم تۆرێدا بابەتێکی گرنگ باس دەکەین. ئەم ساڵ بینیمان سوپاس بۆخوا بارانێکی بەڕەحمەتی ئێجگار زۆر باش باری، مەترسی گیانی زۆر زۆر کەم بوو بۆی لافاوە و شتانێک کە هەبوون هەرچەنە لە چەمچەماڵ دووربەری لافاو دروست بوو، بەڵام بەگشتی باش بوو، بە ڕێژەیەکی زۆر باش بوو و مای دڵخۆشبوونی هەموو کوردستان و ئەم سنوورە بوو. بەڵام وی کە گرنگە ئەم ڕێژە زۆرە بارانبارینە بە جۆرێ لە جۆرەکان کاریگەری شێبێ لەسەر باغ، لەسەر ڕەزەکان، لەسەر کشت و کاڵ. بزانین کاریگەریە نەرێنیەکان چین لەسەر درەختەکان، ئەو درەختانەی کامانن کە بارانبارینێکی زۆر بوونی تەرزە کاریگەری خاتە سەر بەرهەمەکەی، لەسەر جۆری درەختەکەی، یاخود لەسەرەوەی کە پێویستە ئەو سنوورانی ئەو شوێنانی کە بارانێکی زۆریان لێ دەبارێت ناوچەی کوێستانین چۆن مامەڵی لەگەڵا بکرێت لە دروستکردنی باخ و ڕەزەکاندا لەگەڵ ناوچەی کە گەرمەسێرە و کەمتر بارانی لێ ئەبارێت گفتوگۆی زیاتری ئەم بابەتە دەکەین لەگەڵ بەڕێز کاک بڕیار خۆشنا و جوتیاری نمونەی کە بە شازێکی ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵمانە. کاک بڕیار گیان سڵای خوات لێبێ سپاس بۆم دەرفەتە. سڵاوی خوای گەورە لێوەش بێ، زۆر سپاس کە خۆشحاڵم لە جارێک کەناڵی پێم دەردەکەمەوە بۆ بابەتێکی گرنگ لەسەر کشت و کاڵ. لە خزمەتان بۆمان بابسکە بارانبارینی ئەم ساڵە چۆن هەڵدەسەنگێنی لەگەڵ ساڵانی دیکە و گرنگترین ئەو سوودانەی ئەگەر لەوە دەست پێ بکەین چی بوون بۆ باخەکان بۆ درەختەکان لەم ساڵدا؟ سوپاس بۆ خوای گەورە و ساڵ بارانێکی زۆر باش باری و گرنگترین لە بارانەکەژەوە و بارانەکە بە شێوازێکی هێواش دەباری کە بۆ ئاوی ژێرزەوی بە دڵنیاییەوە کاریگەریەکی زۆر باشی دەبێت. کاریگەریەکی زۆر باشی دەبێت لەسەر دارستانەکان بە تایبەت لەسەر داربەڕوو و لەسەر سنەوبەر و دارانەی کە عادەتەن بە هاوینان ئاو نادرێن، چونکە ئەو دارانە ڕاستەخۆ پشت دەبەستن بەو شێوەی کە لە زەویدا هەیە بۆ خۆ دەزانی پاری ساڵ پەڵەی نەدا کە پەڵەی نەدا ئاوی ژێرزەوی تەواو دابەزی، زۆربەی داربەڕوو و سنەوبەر و دارستانەکان وایان لێ هات خەریک بوو بە تەواوی وشک دەبوون. بە دڵنیاییەوە ئەو ساڵ ئەگەر باران نەبا کاریگەریەکی زۆر گەورەی دەبوو لەسەر ئەو دارستانانە. کاریگەرێکی کەی کە بە دڵنیاییەوە ئەو بارانە ڕاندیەوە نەهێشت لەسەر ئەو شوێنە ناوچە شاخاویانە کە ئاویان تێدا کۆ نابێتەوە، ناتوانرێ ئاویان تێدا خەزن بکرێ یان دەستگەیشتن بە ئاوتۆزێک زەحمەتە. بە دڵنیاییەوە ئاوی ئەو شوێنانە زیادی کرد و شێ باش بۆ و لەو شوێنانەش بە تایبەت ڕەزیمێ و بۆ ئەو شوێنانە زۆر کاریگەریەکی باشی دەبێت بە دڵنیایی. زۆر باشە. ئەو ماوەی کە پێویستە بارانی تیا بارێت و سوودی هەیە بۆ ڕەز و باخەکان لە مانگی چەندە بۆ مانگی چەندە؟ بە دڵنیایی بارانبارین بۆ ڕەز و باخەکان و بۆ گەنم لە وەرزی زستاندا کاریگەریەکی زۆر باشی دەبێت. هەرچەندێک ببارێ هیچ کێشە دروست ناکات بە تایبەت لە ئەو ناوچانەی کە هەوراز و نیشێوە ناوچە شاخاویەکان، چونکە ئاوتیاندا کۆ نابێتەوە. بەڵام کە دەگەینە وەرزی سەوزبوون و ژیانەوەی دارەکان جارێکیکە لە تقریبن لە 15 دوو بۆ 1 سێوە دارەکان دەست بە ژیانەوە دەکەن، دەست بە هەناسەدان دەکەن لە ڕێگەوە. زۆری بارانی بەردەوام لە بەهاردا لە مانگی سێوە تقریبن، بۆ نمونە ئەگەر باران بەردەوام بێ لە مانگێک بەردەوام بێ یان بیزۆر لەسەر یەک بە بەردەوامی بەردەوام بێت، ئەو بە دڵنیاییەوە وا دەکات ئۆکسجینی خاک بە تەواوی کەم دەبێتەوە، دارەکان ئۆکسجین وەرناگرن. ئەوەش بە دڵنیاییەوە وا دەکات ڕەک تووشی تەعەفون ینی لە هەڵوەشان دەبێت و دارەکان لەناو دەچن. و بۆ بەرهەمی گەرم و جۆ ئەوە بە دڵنیاییەوە تووشی لە ناوچە تەختەکان وەکو دەشتی شارە زور و دەشتی بیتوێن تووشی ژەنگی دەکات لەو خاکانەی کە خاکی گڵی ڕەشن و ئاوتیاندا کۆ دەبێتەوە. بەڵام لەو زەویانەی کە ئاوتیاندا کۆ نابێتەوە زەویەکان لەماویە، بە دڵنیاییەوە هیچ زەرر زیانێکی نابێ و سوودێکی باشی دەبێت. باشە کاک بڕیار، درێژبوونەوەی ماوەی بارانبارین زەرری زیاترە یاخود ئەوەی کە بارانێک کە دەبارێت لەو ساڵەدا بە لێزمە بێت و بەخوڕ بێت؟ خۆی بارانی بەخۆڕ بەسەر زەویدا دەڕوات و ناچێت زەنی سوودی بۆ ئاوی ژێرزەوی نابێت. بەڵام بارانێک کە بە نمە باران و بە هێواشی ببارێت لە زستاندا، مامە کاتەکان تێکەڵاو نەکەین، لە زستاندا بە دڵنیاییەوە سوودی دەبێت بۆ ئاوی ژێرزەوی.
بەڵام کە ئێمە دەگەینە بەهار بارانی بەهێواشی و بەردەوام بێ بارانەکە ئەگەر بارانەکە بەلێزمەش بێ بەڵام بەردەوام بێ بۆ منە چەند هەفتەیەک یان چەند ڕۆژێکی زۆر لە 10 ڕۆژ زیاتر بێ ئەوە وا دەکات ئۆکسجین لە خاکدا وەکو گوتمان کەم بێتەوە یاخود ئەو ڕووەکانەی کە ئەو دارانەی کە گوڵ دەکەن ینی بەردەگرن پێش ئەوەی گەڵا بکەن بۆی منە قۆخ قەیسی هەڵوژە هەرمێ ئەوانە پێش ئەوەی گەڵا دروست بێ پێش ئەوەی سەوز بن گوڵی بەر دروست دەکەن بارانی زۆر بە بەردەوامی لەسەر ئەو گوڵانە وا دەکات ئەو گوڵانە بڕزن و خراپ ببن بەرهەمی ئەو ساڵەمان کەم ببێتەوە ئەوە خاڵێکی کە لەسەر دارەکان لەسەر خودی دارەکە زەرێکیان درێژخایەنە تاوان ئێمە باوەکو زەرەر ناوی نەبین چونکە خوای گەورە هەر شتێک دەکات لە مەسلحەتی ئێمێ و لە مەسلحەتی مرۆڤە بەڵام ئەو زەرەرەی کە لە بەرهەمە وەرزیەکان دەیدا ینی بە کورتخایەنە جیاوازە لەگەڵ ئەو زەرەرەی کە بە درێژخانی دەیدا ئەگەر بە نمونەیە گڕۆنی کەمەوە بەرهەمی ئەو ساڵی خۆخ و قەیسی و ئەو دارانەی کە گوڵ دەکەن پێش ئەوەی گەڵا بکەن بە دڵنیاییەوە دەتوانم بڵێم 180 کەم دەبێتەوە بۆ لەبەرەوەی بارانی بەلێز بارانی زۆر باریوە مەجای وشکبوونەوەی نەداوە و کەڕووی دروستکردووە لە ناو گوڵەکە و بەرهەمەکە ئەو ساڵ لە ناوچووە ئەوە زەرێکیان لە مانگی تقریبان 3دا ئەو زەرەرە دەردەکەوێت لە مانگەکانی 4 و 5دا ئەگەر باران بەردەوام بێ ئەو جارە ئێمە تووشی کێشەیەکی کە دەبین لەو ڕووەکانەی کە گەڵا دەکەن دواتر گوڵ دەکەن ئەو کاتە ئەو دارانە لە خاکەوە لە ژێرەوە ڕەگەکەیان نەخۆش دەکەوێت تووشی کەڕوو دەبن شێبەرز دەبێتەوە ئۆکسجیندا دەبەزێ ئەو کاتە دارەکان بە دڵنیاییەوە تووشی نەخۆشی دەبن بەڵام لە کام ناوچانە لەو ناوچانەی کە زەویەکەیان زۆنگە یان زەویەکەیان تەختە و ئاوتێدا کۆ دەبێتەوە. کاک بڕیار باست لەوە کرد کە لەم وەرزەدا بە تایبەتی تر ینی کاریگەری ئەبێت کاریگەری ئەبێت لەسەر بەرهەمی درەختەکان واتە بەرهەمەکەی کەم بێتەوە یاخود زۆری بارانبارین هەندێک جار لەسەر هەندێک درەختدانێ میوە تامی ئەم میوەیە بگۆڕێت یان بە جۆ لە جۆرەکان کوالیتیەکەی باش نەبێت کوالیتی بەڵێ بە دڵنیایی و لە کوالیتی کەم دەکاتەوە بەڵام لە تام ڕەنگە کاریگەری نەبێت چونکە تامەکە پەیوەندی بە و گەرمایە هەیە کە وەرزی پێگەیشتنی بەرهەمەکەیە بەڵام لە کوالیتی کەم دەکاتەوە چۆن لە کوالیتی کەم دەکاتەوە ڕەنگە گەرما کە درەنگ بێ بەرهەمەکە مەجای ئەوەی نەبێ کە بەرهەمەکەی خۆی گەورەکە ئەوە خاڵ یەکەم خاڵێکی کە بەهۆی ئەو بارانە زۆرەی کە لە بەهاردا بەرز دەبێتەوە شێ بارانە زۆرەی کە دەبارێت و شێ بەرز دەبێتەوە وا دەکات کەڕوو زۆر بێ کە کەڕوو زۆر بوو کرمەکان زۆر دەبن مێروەکان زۆر دەبن شۆکە یەکجار زۆر دەبێت ئەوە وا دەکات بەرهەمەکان ناڕێک و پێک دەرچن ینی بەرهەمەکان بەرهەمی جوان نابن نەتووشی نەخۆشی دەبن ئەمما لە ڕووی تامەوە بە دڵنیاییەوە کاریگەری لەسەر تام نابێت چونکە تام پەیوەندی هەیە بە تقریبان 10 ڕۆژ 15 ڕۆژ پێوەش وەرزی پێگەیشتن کە ئەو کات ئێمە دەگەینە وەرزی بەهاری درەنگ و هاوینی سەرەتای هاوین بە دڵنیاییەوە کاریگەری نابێت. زۆر باشە کاک بڕیار بارانبارینی زۆر ئەبێتە هۆی بڵاوبوونەوەی نەخۆشی بۆ درەختەکان یاخود ڕەز و باخەکان چ لە قەدەکانی بێ یاخود لە ڕێگی بەیان لە گەڵاوگوڵەکانی بێت لە وەرزی زستاندا بە دڵنیاییەوە هیچ کاریگەرێک لەسەر درەختەکان ناکات بەڵام لەسەر گەنم و جۆ دەیکات بەڵام لە وەرزی بەهاردا بە دڵنیاییەوە کاریگەریەکی زۆر زۆری دەبێت لەسەر ڕەک وەکو گوتمان دار لە ڕەگەوە ئۆکسجین وەردەگرێت هەناسە دەدا کە بەردەوام بارانی لەسەر بوو ئاو تێدا کۆبەوە بە دڵنیاییەوە وا دەکات ئۆکسجین نەمێنێ لەو خاکەدا لە ژێر دارەکەدا ئەوەش بە دڵنیاییەوە دارەکە تووشی نەخۆشی دەکات تووشی وشکبوونی دەکات یان تووشی لاوازبوون و زەعیفبوونی دەکات و هەروەها بێتەوە قەدی دارەکەش تووشی کەڕوو دەکات لەو شوێنەی کە دارەکە بە زەوی دەگات لەو شوێنە تووشی کەڕوو دەبێت تەمان کەڕووش لە وەرزی بەهاردا یەکێکە لە نەخۆشیە هەرە خەتەرەکان لەسەر ڕووەک. کاک بڕیار هەنی باس لە کەڕوو کرد ینی زۆری بارانباری بێتە هۆی دروستبوونی کەڕوو لەم وەرزەدا یاخود ئایا هیچ مێروویەکی دیکە هیچ حەشەرێکی دیکە دروستەوێت بەهۆی زۆری بارانبارین و زۆر جا باز لە جۆرە کرمێک دەکرێت ئایا ئەمە بوونی هەیە؟
کرمەکان و حەشەراتەکان لە وەرزی بەهاردا کە شێ بەرز بەوە چالاکتر دەبن، یعنی گەشەیان خێراتر دەبێ، هێلکەکانیان چاکتر دەپیتێنرێن، وا دەکات ڕێژەی حەشەرەکان زیاتر بێ کە ڕاستەوخۆ لەسەر شۆکە و بۆ ئێستا ئەگەر شۆکە هەبێ لە باغدا بە دڵنیاییەوە دەبێتە منبەعی خۆراک یان سەرچاوەیەکی تەغذیە بۆ زۆربەی حەشەرەکان، بۆ نە بۆ مێرووەکان، بۆ پەپولەکان، ئەوانەوا دەکەن بچن لەسەر ئەو حەشەرەیە، لەسەر ئەو شۆکە بژین. بە دڵنیاییەوە بەرزبوونەوەی شەی بەرز، ینی کێشەکە لە بارانەکەی زۆر دانیە، کێشەکە لەوەدایە کە ئەو بارانە کاریگەری دەبێت لەسەر بەرزبوونەوەی شێ، کە شێ بەرز بووە ئەو کاتە بە دڵنیاییەوە دارەکان تووشی کەڕوو دەبن. کاتێک تووشی کەڕوو دەبن کۆمەڵێک حەشەرەی زۆر لەسەر ئەو کەڕوانە دەژین، ئەوەوا دەکات دارەکان تووشی نەخۆشی بنیانی دارەکان دەبنە خۆراک بۆ زۆربەی حەشەرەکان. بەڵێ لەم وەرزەدا کە باران زۆر ببارێت و زەویەکان زیاتر تەڕ بن، کاتی گونجاو هەیە یاخود کاتێکی گونجاو بووی کە باخێکە یاخود ڕزێکە یاخود کشتتوکاڵە دەرمان ڕێژ بکرێت؟ خۆی ئەو نەخۆشیانەی کە بەهۆی بارانەوە دروست دەبن دوو جۆرن. نەخۆشیشیان کاریگەری دەبێت لە سەر ڕێک، ئەوە بە دەرمان ڕشاندن و بەوانە ناتوانی چارەسەریکەی، تاکە چارەسەر بۆی بتانی کە باخەکەت لە کەڕوو بپارێزی، لە وشکبوون بپارێزی لە زەوی تەختدا، لەو زەویانەی کە زۆنگن وەکو دەشتی شارە زور و دەشتی بیتوێن و بەتایبەت ئەنی ئەو زەویانی کە گڵی ڕەش و تەختن ئاو تیاندا کۆ دەبێتەوە. باشترین شت ئەوەیە جۆگای زۆر لێ بدرێ، جۆگای قوڵ لێ بدرێ لە ناو باخەکەتدا بۆی ئەو ئاوەی کە لە زەویەکەتدا کۆبۆتەوە بە زووی ئاوی بارانەکە بچێتەنە ئەو جۆگانە و لە باخەکەی خۆت ئاوەکە دەربکەی. ئەوە باشترین خاڵە کە بکرێ. بەڵام بۆ مەسەلەی حەشەرات، کاتێک حەشەرات زۆر بوو بە دڵنیاییەوە کە حەشەرات زۆر بوو وا باشە موبیدات بەکاربێنی. بە دڵنیاییەوە موبیداتیش چارەسەرێکی 100% نییە، چارەسەرێکی وەرزیە، بەڵام لە داهاتوودا بە دڵنیاییەوە بەکارهێنانی قڕکەرەکانیش زەرەری دەبێت، چونکە ئێمە دەزانین کە هەر دەرمانێکی قڕکەر بەکاردێنی بۆ مێروویەک، بۆ نمونە دەرمانێکی قڕکەر بۆ شۆکە بەکاردێنی، بە دڵنیاییەوە کۆمەڵێک حیواناتی دیکە، کۆمەڵێک پەپولە و کۆمەڵێک شتی دیکە دەکوژی کە بە دڵنیاییەوە سوودی دەبێت بۆ باخەکەت بۆ تەلقیحکردنی گوڵەکان. بەڵام ناچاری، ینی هەندێک جار دەبێت ئەو موبیداتانە هەر بەکار بهێنی. بەڵام باشترین شت وەکو گوتمان ئەوەیە لەو بەهارەدا ئاو لە باخەکەی خۆت دەربکەی. زۆر باشە. کارگەری ئەو بارانە زۆرەی کە دەبارێت لە سەر خاک و ئەو مادە ئەندامیانی کە لەناو خاکەکەدا هەن کارگەرێکی چێ بێت؟ بەڵێ بە دڵنیاییەوە کاریگەری دەبێ، چونکە زۆربەی ئەو مادانە دەشۆرێنەوە، زەویەکە تووشی شۆرەکاتی خاک دەبێنی زەویەکە دەشۆرێتەوە و بەتایبەت ئەو باخانەی کە لە مانگی دووەوە سەمات کراون کە ئێمە ساڵانە باخەکانمان سەمات دەکەین لە مانگی دوو لەو سەرەتای مانگی سێ، ئەو بارانە زۆرەی کە باری بە دڵنیاییەوە دەتوانم بڵێم 180 بۆ 90 ئەو مادانەی لەو خۆراکەدا هەبوو لەو سەمادەدا هەبوو بە دڵنیاییەوە ئاوەکە بردی و ئیسفادەیەکی زۆرمان لێ نەکرد. بۆی وا باشە لە یەکەم ئاودانی بەهاردا دووبارە خۆراک بە دارەکانمان بدەینەوە لەگەڵ ئاودانی یەکەم. زۆر باشە. باسێک لە گرنگی هەوا گۆڕکێ بکەی بۆ ڕووەکەکان و بۆ ڕۆز و باخەکانەوە بزان باسی شکرد، ئەمە بەوردی باسێکی لێوە بکەیت چۆن هەوا گۆڕکێ بۆ ڕووەکەکان یاخود بۆ ڕۆز و باخەکان دروست بکرێت بۆ ئەو جوتیارانەی کاتاوەکو ئێستا هەوا گۆڕکێیان دانەناوە بۆ ڕۆز و باخەکانیان. هەوا گۆڕکێ تەمان بۆ دار بەتایبەت بۆ دارە بەردارەکان، بۆ نمونە ئەگەر هەنار بێنینەوە، ئەگەر هەوا گۆڕکێ لە ناو هەدداری هەناردا دروست نەبێ بە دڵنیاییەوە تووشی وشکەڵ دەبێت، ینی ناولەخەکانی لەبەرەوەی ئۆکسجینی بۆ نەچووە بە دڵنیاییە وشکەڵ دەبێت و گەڵایەکەی هەڵدەوەرێ و کاریگەری زۆری لەسەر بەرهەمەکە دەبێت. باشترین ئیش بیکەی بۆی هەوا گۆڕکێ لە ناو باخەکەتدا دروست بێ ئەوەیە کە هەڵپاچینێکی وردی بۆ بکرێت، یعنی هیچ دوو لقێک بەیەک نەکەون، لقەکان ناوەڕاستی دارەکەت بۆش بکەی، ینی وای لێ بکەی دارەکە بتوانێت بە ئاسانی هەناسە بە ناوەڕاستی دا بڕوات.
ئەوە وا دەکات گەڵایەکی تێر دروست بێ، ئۆکسجینێکی باش وەرگێ، ئەو کاتە کە گەڵایەکی جوانی بۆ دروست بوو هەتاویش لە بەرهەمەکەمان نادا و بەرهەمەکەمان ناسووتێ. بەڵام پڕی دارەکان چڕی دارەکان کە لە ناو یەک دابن و هەڵپاچینی خراپ بە دڵنیایی وا دەکا هەواگۆڕکێ لە ناو باخەکەدا نەبێت و بخنکێت. بەڵێ کاک بڕیار هیچ شتێکەیە یاخود زانستێکەیە سەبارەت بۆی کە ناوچەیە کە زۆر بارانی لێ دەبارێت ئەم جۆرە درەختە ئەم جۆرە میوێ لێرەدا بچێنێ زۆر بەسوودترە لە شوێنێک کە بارانی کەمترە، چۆن ئەم پۆلێنە بکرێت چۆن ئەمە وەربگیریان خود جۆری خاکەکەی لە شارێکە و بۆ شارێکی دیکە لە لادەیەکە بۆ لادەیەکی دیکە هەموومانە کاریگەریە بێت؟ ئەی بە دڵنیاییەوە کاریگەری دەبێت. ئەو شوێنانەی کە بۆ نمونە تاوان کاریگەری لەسەر ڕووەک چەند شتێکە، پلەی گەرمای بەرز، پلەی گەرمای نزم، شەی بەرز، شەی نزم، خاکی جۆری خاکەکەت، ئایا خاکەکەت ئاو لە خۆیدا هەڵدەگرێ یان ئاو لە خۆیدا دەردەکات، ئایا خاکەکە ناوچەیەکی شاخاوی و تەلانە ئاو بەخۆیەوە ناگرێت یان ناوچەکەی تەختە ئاو بەخۆیەوە دەگرێت. هەموو ئەوانە کاریگەریان دەبێت لەسەر جۆری دارەکە. بە نمونە ئەگەر نمونەیەک بۆ بێنینەوە، بۆ نمونە گێلاس. گێلاس لە شوێنە گەرمەکاندا بە دڵنیاییەوە سوودی نابێت، لەبەرچی لەبەرەوەی گێلاس پێویستی بە سەرمایەکی زۆر هەیە لە زستاندا بۆی بەرهەمەکەی بێنێتە پێش، بۆی وا باشە لە ناوچە ساردەکان بچێندرێ، یان بۆنە بەشێک لە جۆرەکانی سێو، یان هەتا لە هەناردا چەند جۆرێک هەنارمان هەیە بەرگەی پلەی گەرمای بەرز دەگرن. بۆ منە هەناری جۆر هەنارێک هەیە، من لە بەنیازم لە هەدووە ناوی لێ بنێن هەناری کوردی لێکۆڵینەوەم کرد و سەرەتا لە کوردستان بوو، بەڵام خەڵک بەعام بە هەناری ئەمریکی دەیناسێنێت. ئەو هەناری کە باسم کرد بۆ ناوچە گەرمەکان لەبەرەوەی توێکڵی ئەستورە بەرگەی گەرمایەکی زۆر دەگرێت، بەڵام لە ناوچە ساردەکان بەرگەی سەرما ناگرێت لەبەرەوەی لە پایزاندا دەتەقێت. و بە هەمان شێوە بارانی زۆر یان بارانی کەم ئەوانە کاریگەریان دەبێت. بۆ منە زەیتون، فستق، ئەوانە ئاوی کەمیان پێویستە لە شوێنە تەختەکاندا، لەو شوێنانی کە ئاویان زۆر تێدا کۆ دەبێتەوە بە دڵنیاییەوە باش نییە بچێندرێن، بەڵام بۆ شوێنە تەلانەکان کە ئاوی تێدا کۆ نابێتەوە وا باشە لەوێن بچێندرێن. یان بۆ منە لە شوێنە ساردەکان هەندێک جۆر درەختمان هەیە بۆ شوێنە ساردەکان پێویستی بە هاوینێکی کورت هەیە بۆی بەرهەمەکەی پێ بگات. بۆ منە جۆر هەنجیرمان هەیە، هەندێک جۆر هەنجیرمان هەیە کە بەرهەم ئەو هەنجیرەی کە دەیگرێ بەرهەمی ساڵی ڕابردووە ئێستا دەیکاتە هەنجیر، لە ناوچە کوێستانیەکان بە دڵنیاییەوە باشە بچێندرێ، سوودی دەبێت. بەڵام هەندێک هەنجیرمان هەیە پێویستی بە هاوینێکی درێژ و پلەی گەرمای بەرزێ و پێویستی بە جەوێکی وشکەیە، هەوایەکی وشکەیە، بە دڵنیاییەوە دەبێت لە ناوچە گەرمەکان بچێندرێ. هەموو ئەو دابەشکاریە پێشەوەی هەر باخێک دروست بکەی وا باشە بکرێت پێ پرس بکرێ بۆی باخێکی سەرکەوتوت هەبێت. کاک بڕیار ئەگەر لە ئەم هەفتەیە خۆت هەفتەکاری داهاتوو باران بەردەوامی هەبوو بۆ ئەوەی جوتیاران ڕز و باخەکانیان زیانمەند نەبن پێویستە چی بکەن؟ باشترین شت ئەوەیە بۆی لەمە دووە ئەگەر باران بەردەوام بێت کاریگەریترین ئیش ئەوەیە جوتیار بیکە ئەوەیە ئاوی لە باخەکەی خۆی دەربکات، جا بە حەفارە جۆگا لێ دەدات، بە دەست بە بێڵ بە هەر شتێک دەکات وا باشە ئاو لە باخەکەی خۆی دەرکات. و غەڵەتێک کە من زۆر لە ناو باغدارەکان هەستی پێ دەکەم لەبەرەوەی زۆر لە ناو باغدارەکان دەگەڕێن، ئەوی شێوازی ئاودانیانە. لە کاتی هاویندا ئاوەکە بە ژێری دارەکەدا دەڕوە کە ئەوە وا دەکات ئۆکسجینی خاکەم بێتەوە و ئەو ڕووەکە تووشی نەخۆشی و تووشی کەڕوو بێت. باشترین خاڵ کە بکرێ ئەوەیە شێوازی ئاودێریەکان بگۆڕێن لە وەرزی هاویندا بۆی زستانانیش تووشی ئەو کێشە نەبین. یعنی کە باخەکەی خۆت ئاو دەدەی، ئاو تێیدا کۆ نەبێتەوە، ئاو تێیدا ڕۆژێک بۆ نمەدیان 10 ساعات لەناو خاکەکەتدا لەناو باخەکەتدا ئاو نەوەستێت، وا باشە کە باخەکەت ئاودا ئاوەکە بڕوە لە مودەیەکی کەم تینوو ببێتەوە، ینی داوای ئاو بکاتەوە. وە لە زستانانیشدا یاخود لە بەهاراندا لە ئێستا ئەمەکە تێیدان ئەگەر باران بەردەوام بێ و شێوازی ئاودێریەکە ڕێک نەخرابێت لە پارساڵدا یان لە ئێستادا ئاوەکە لە باخەکە دەرنەکرێ، بە دڵنیاییەوە ئەو کۆبوونەوە زەرەر بە باخەکان دەگەێنێ. بۆیە باشترین خاڵ کە جوتیار لە ئێستادا بیکاتەوەیە ئاو لە باخەکەی خۆی دەربکات.
ئەوە دەتوانم بڵێم ١٨ نەخۆشیەکە چارەسەر دەکات دارەکە وا لێ دەکەن دارەکە نەفەوتێ وە دەتوانین موبیداتی کەڕوو بەکار بهێنی یعنی ئەو قڕکەری کەڕوو بەکار بهێنی بەڵام ئەگەر خاڵی یەکەم جێبەجێ نەکەی ئاو لەسەر باخی خۆتلا نەدەی موبیداتی کەڕوو قڕکەری کەڕوش بەکاربێنی بە دڵنیاییەوە ئەوە هەر ئیسفادەی نابێت. بەڵێ زۆر باشە کاک بڕیار ئایا جوتیارانی ئێمە ئەو هۆشیاران هەیە کە ئەم زانیارانی تۆ باست کرد لە کاتی بارانی زۆردا و لە کاتی شەی زۆردا ئەو کارانە ئەنجام دەن بۆ ئەوەی زەرەریان پێنەگات؟ بەداخەوە دەتوانم بڵێم کە بەشێکی زۆری جوتیارانی کوردستان وەکو دەڵێ ئەمە قسەیەک فێر بووین دڵێن بە تەمای خوای گەورەیان خوای گەورە قسمەتی نەکرد بەڕاستە قسمەتی خوای گەورە وایە بەڵام زانست هەل یەستەوی الذین یعلمون والذین لا یعلمون ئایا ئەو کەسانی دەزان وەکو ئەو کەسانە کە نازانن بێگومان وەکو یەک نین بۆیە وا باشە جوتیار خۆی پڕ زانیاری بکات یعنی خاکی خۆی بناسێ دارەکەی خۆی بناسێ بەرهەمەکەی خۆی بناسێ بۆی بتوانێت بە جوانی تەعامل لەگەڵ باخەکەی خۆی بکە یعنی بە نمونە من نمونەیەکت بۆ بێنمەوە باخی وا هەیە تەمەنی 10 ساڵە بۆ باخی هەنارە بەهۆی نەزانی خاوەن باخەکە بەرهەمی 10 ساڵی لەو ساڵدا فەوتە ینی دەبێت دووبارە باخ بچێنێتەوە 5-6 ساڵ چاوەڕێکە تەمەنی خۆی و تەمەنی خاکەکەی و ئەو هەموو مەسروفاتە ڕۆیش دووبارە دەست پێ بکاتەوە کە دەیتوانی بە پرسکردنێکی زۆر ئاسان ینی بە چارەسەرێکی زۆر ئاسان خۆی لە نەخۆشی باخەکەی خۆی بپارێزێ بە دڵنیاییەوە بەداخەوە باسیەوە دەکەم کە جوتیارانی کوردستان بەشێکی زۆریان ئەسڵان هەر باوەڕیان بە عیلم نییە بە زانست هەر نییە بە زانستی کشت و کاڵی بۆیە پەرەپێدانی زانیاری ینی خۆپڕچەکردن بە زانیاری کشت و کاڵی بۆ باغدارەکان زۆر بە دڵنیاییەوە گرینگە بەڵام بەداخەوە جوتیارانی کوردستان دەتوانم بڵێم ١٨ زانیارێکی تەواوەتیان نییە. بەڵێ کاک بڕیا لە کۆتاییدا وەکو جوتیارێکی بە ئەزمون جوتیارێکی نمونەیی ڕێنمایی چییە بۆ ئەو کەسانێک کە ئەیانەوێ باخێکی بچووک دروستکەن یاخود باخەکەیان زیاتر پەرە پێ بدەن و ئاوادانی بکەنەوە لەم وەرزەدا دەبێت چی بکەن یاخود بۆ داهاتووتر بێ چۆن پلانێکی وا دابنن کە باخێکی پڕ سەمەر و پڕبەرەکەتیان هەبێت؟ باشترین شت کە جوتیار بیکات یان کەسێک زەویەکی کڕیوە دەوێت ببێتە جوتیار باشترین شت ئەوەیە خاکەکەی خۆی بناسێ کە شۆهایەکەی خۆی بناسێ وە جۆری ئەو دارەش بناسێ کە لە خاکەکەی خۆیدا دەیچێنێت ئەگەر بێت و جۆری خاکەکەی خۆت نەناسی کە شۆهایەکەی خۆت نەناسی وە جۆری دارەکەش نەناسی کە لە خاکەی خۆت دەدەیچێنی وە شێوازی ئاودان و خۆراک پێدان و ئەو شتە ئەو چەند خاڵەنەی باسم کرد نەزانی بە دڵنیاییەوە سەرکەوتو نابی و بۆ ئەوی سەرکەوتوبی وا باشە پێش وەختە پێشەوەی یەک نەمام لە خاکەی خۆت دابچێنی یان پێشەوەی زەویەکەت بکڕی پرس بە کەسێکی شارەزا بکەی پرس بە کەسێکی لێهاتوو بکەی کە شارەزایە لە خاک شارەزایە لە درەخت شارەزایان کەسێکی بە ئەزمونە دەتوانی پرسی پێ بکەی دەتوانی ینی زانیاری لێوەربگری بۆی ینی لە داهاتوودا تووشی زەرمەندی نەبی ئەوە باشترین خاڵە بۆی هەر جوتیارێک بیکات جوتیاری وا هەیە بە کوردەواری خۆمان ئەگەر عشاری دەڵە ڕەشاوێژی دەچێت خاک دەکڕێ شێوازی ئاودان دروست دەکا بە کەیفی خۆی نەمام هەر نەمامێکی پێ بدەن ڕاستە خۆ دەیچێنێت یان نازانێت چ دەچێنێت چۆن خزمەت دەکا چۆن هەڵپاچینی بۆ دەکا هیچ لەو بابەتانە نازانێت ڕاستە خۆ دەست پێ دەکات دوای چەند ساڵێک زەرمەند دەبێت تووشی هەڵکەندنەوەی باغ دەبێت من ئاگاداری ئەو بابەتم ئەنی ئەو ساڵ بەلانی کەمەوە زیاتر لە 1000 نەفەریش پەیوەندی پێوە کردوین کە دەڵە باخەکەی خۆم هەڵدەقەنمەوە جەجاری وایە لەبەرەوەی نەیزانیوە خاکەی خۆی نەناسیوە کە شۆیاکەی خۆی نەناسیوە یان جۆری دارەکەی خراپ بوو بۆ شوێنەکەی گونجاو نییە بۆیە جوتیار پێش ئەوەی یەک نەمام بچێنێت وا باشە پرس بە کەسێکی شارەزا بکات. زۆر سپاس بۆ بەڕێز کاک بڕیار خۆشناو بە شازێکی ڕاستەوخۆ لە ستودیۆ کارمان لە ڕانیۆ لەگەڵمان نبوو کاک بڕیار زۆر سپاس دەکەین دەست چاو خۆش بێت.